جا گفتوگۆی زیاتر دەکەین لەبارەی دوایین پێشهاتەکانەوە وەکەمیشە دکتۆر دڵزار ساڵح شرۆڤەکاری تایبەتی کوردستان 24 ئامادەیە لەگەڵ من دکتۆر ماندوو نەبێت بە خێر بێتەوە. با لە قسەکانی ئەم شەوی دۆناڵد ترامپەوە دەست پێ بکەین کە قسەی بۆ ڕەحیم ڕەشیدی کرد وەگوتی ئێمە دەمێکە لەگەڵ کورد دەگونجین. خەنەوەتان بۆ قسەکانی ترامپ چیە دەربارەی هەرێمی کوردستان؟ خۆی لە ڕاستیدا ئەمە شایەتێکی گەورەیە بۆ سەرۆکی ئەمریکا و ئەمە حەشاڵ نەگریشە. خۆی لە ڕاستیدا کۆمەڵێک بەرژەوەندی هاوبەشەیە لە نێوان ئەمریکا و کورد، یعنی بە درێژایی مێژوو هەمیشە کورد هاوکارێکی باش و دۆستێکی نزیکی نەک هەر ئەمریکا هەموو گەلانی جیهان بووە و سەرۆکی ئەمریکاش ئەمە خۆی شایەدی بۆ دەداتن نەک لەو ڕوانگەیەوە کورد بەشێک بێتن لە پرۆسەی جەنجی ئەمریکا و ئیسرائیل لە دژی ئێران، بەڵکو وەکو دۆستێک، چونکە ئەمە دەبێت ئەم دوولایەنە لە یەکتری جیا بکەینەوە. دۆستایەتی کورد چەند لە ئەمریکای نزیکە بە هەمان ئەندازە لە ئێرانیش نزیکە، یعنی ئێمە دەبێت ئەمە واتە ئەو کە باسی ئەوە دەکات لە ڕوانگەی ئەمریکاوە دەڵێ ئێمە ئاشنایەتیمان لەگەڵ کووردا هەیە، بۆ مانایە نییە کورد بەشێکە لە شەڕی ئێمە و لە دژی ئێران نەخێر، ئەوان دۆستای لەگەڵ کورد واتە سیاسەتێکی هاوتەریبیان هەیە. کورد هیچ کاتێک دژی هیچ ئاراستەیەکی سیاسی نەبووە لەسەر ئاستی جیهان و دژی بەرژەوەندەکانی وڵاتان نەبووە بە پێچوانەی گەلانی تر لە ناوچەکەدا کە هەمیشە ماوەی سەر ئێشە بوونە بۆ هەموو وڵاتانی ناوچەکە و بۆ وڵاتانی جیهانیش. ئەمە خۆی لە خۆیدا شایەدێکی گەورەیە کە لەلایەن سەرۆکی ئەمریکاوە بۆ گەلی کورد دەدرێتن و ئێمە ترامپ لە مێژە کورد دەناسێتن و لە ماوەی سەرۆکایەتی ڕابردووشی بە هەمان شێوە ئاماژەی بە توانا و لێهاتووی و ئازایەتی گەلی کورد کردەوە. ئەمە وابزانم ئەمە سەرەتا یەکەم جاری نییە و پێشتریش بەم شێوە پشتیوانی خۆی بۆ کورد دەربڕیەوە سەرسامیشی بە گەلی کورد ڕاگەیاندووە کە گەلێکی بوێر و ئازا و بەڕێزن. باشە دکتۆر، جگەلەوەی کە کەمتر لە 24 کاتژمێر ماوە تاوەکو مۆڵەتەکەی ترامپ لەگەڵ ئێران کۆتایی بێت و بڕیارەکە سبێشەوی جارێکی دیکە قسە بکاتەوە. ئەوەی ئەم شەو کە کردی و قسانەی کە کردی پەیامەکانی چۆن بوون؟ ئایا هەروەک پەیامەکانی پێشووتری بوو یان بۆنیەوەی لێ هادی دیاگر بەست ڕابگەێنن لەگەڵ ئێران؟ خۆی لە ڕاستیدا یعنی لە ناو پەیامە توندەکانی سەرۆکی ئەمریکا چونکە ئەو بەردەوامە دەڵێ ئەگەر لایەنی ئێرانی نێتە پێش ئێمە لێیان دەدەین، بەڵام ئەمە یعنی ئەمە سیاسەتی ڕاگەیاندنە، بەڵام لە ژێرەوەی ئەم ڕاگەیاندنانە لە دواوەی ڕاگەیاندنەکان هەوڵ هەیە و هەوڵەکانی زۆر جددینە. ئێمە ئاگدارین لە شەوی ڕابردوو هەوڵی زۆر تند لەسەر هێڵ بووە و لایەنی ئێرانیەوە لە نێوان کێ؟ لە نێوان خودی وەزیری دەرەوەی ئێران و لەگەڵ هەردوو نوێنەری سەرۆکی ئەمریکا کۆچنەر و ئەوەکەی تریان ویتکۆف کە لە ڕێگەی نەک هەر وەساتەوە لە ڕێگای هێڵی سێمەوە کە پەیوەندەکان ڕاستە خۆ بەڵێ پەیوەندەکان لە ڕێگای مەسجەوە بووە، یعنی لە ڕێگای مۆبایلەوە مەسجەکانیان گۆڕی بەوە لەگەڵ یەکتری ئاڵگۆڕی مەسج نامە و نامەکاری هەبووە، یعنی واتە بەبێ ئەم پردی پەیوەندیە و جگەلەوەی لایەنی پاکستانیش زۆر بەتوندی لەسەر هێڵ بوو و بۆ هێورکردنەوەی بارودۆخەکە لە کاتی ئێستادا لایەنی پاکستانی و لایەنی تورکی و میسریش بە هاوبەشی پێشنیارێکیان داوەتە لایەنی ئەمریکی پاکێجێکە ئەگەر چی هەردوو لایەنی ئەمریکی و ئێرانی خاڵەکانیان هەرگیز لەگەڵ یەک نایەتەوە بە تەواوی دژی یەکترن، دژ بە یەکن. جا ئێستا کە ئێران دەمەرجی دیکەی داناوە ئەم مەرجانە چیە بن دکتۆر؟ خۆی لێرە باسی ئەوە دەکەین مەرجەکانی هەردوو لایەنی ئەمریکی و ئێرانی بە تەواوی دژی یەکترینە. نە ئێران مەرجەکانی ئەمریکا قوبڵ دەکە ئەوانەی کە 15 خاڵەکەی و ئەوەی کە سەرۆکی ئەمریکا داوای دەکە و نە لایەنی ئەمریکیش بە مەرجەکانی ئێران ڕازی دەبێت. ماوەیەک لەمەوبەر 6 مەرجی هەبوو، ئێستا 4 تریشی بۆ زیاد کردەوە. بۆیە ئەم دەخاڵی کە ئەمریکا گەیاندویتی بە یاخود ببوورە ئێران گەیاندویتێ بە دەستی ئەمریکا و لایەنی ئەمریکیش ڕازی نابێت و بە هەمان شێوە ئێرانیش ڕازی نابێت، چونکە ئەمە ڕازیبوون نییە، یعنی ئەو مەرجانەی ئەوانە لەگەڵ یەکتری هەیەە هەردوولا بە جۆرێک داوای تەسلیم بوون لە یەکتری دەکەن. واتە ئەمریکا یەکەمێک بەر لە ئێستاش سوپای پاسداران جارێکی دیکاڵە ئێمە سازش ناکەین. جا خۆی لە ڕاستیدا وایە سازش لەسەر ئەم خاڵانەی کە داوا لە یەکتری دەکەن ناکەن، چونکە لایەنی ئەمریکی کۆم 15 خاڵی نردووە دەڵێ دەبێت بۆمی واژووکەن. ئێران ئەگەر واژووی کاتن واتە چینماوە کۆتای پێهات، بۆیە ڕازی نابێ و لایەنی ئێرانیش کە دەخاڵی بۆ ئەمریکا نردووە ئەمریکاش واژووی ناکە، یعنی کەواتە لێرە ئەوەی کە لایەنی سێم پێی هەڵستاوە و پێی هەڵدەستێ و بەتوندیش لەسەر هێڵە و لە ژێرەوەش وەزیری دەرەوەی ئێران و
ئەم دوو نوێنەرەی سەرۆکی ئەمریکا لەسەر هێڵن لە پشتەوەی پەردەکان ئەوان کار بۆ ئەوە دەکەن لە کاتی ئێستادا پێشنیارێک هەیە بەوەی کەوا بە شێوەیەکی کاتی لە وەکو قۆناغی یەکەم وەکو نیازپاچیەک ئێران گەروی هورمز بکاتەوە و ئینجا لە ماوەی 15 بۆ 20 ڕۆژ دانوستان لە نێوان هەردوو لادا هەبێ و شەڕوەستانێکی کاتی هەبێ بۆ ئەوەی گفتوگۆکان بچێتە بواری جێبەجێکردن و ڕاستەوخۆ لەگەڵ یەکتریدا نشنەوە ئینجا ئەم کێشەی نێوانیان کۆتای پێبێنن. دکتۆر ئێستا باشترین سیناریۆکان چین کە چاوەڕێ بکەین ڕوادات؟ خۆی سیناریۆکان ئێمە پێمان وایە سیناریۆکان ئەوەی کە زۆر دیارە ئەو لایەنەی نهێنیەی دانوستانە یعنی ئەو دانوستانە چڕێکە هەیە ڕەنگە ئەمە ئەنجامێکی لێ بکەوێتەوە چونکە لایەنی تورکیش هەر ئەمڕۆ سەرۆکی تورکیاش بە توندی داوای کردگوتی ئێمە لەسەر هێڵین بۆ ئەوەی ئەم لایەنانە بگەینەوە یەکتری و کۆتایی بەم شەڕە بێنین چونکە ئەم شەڕە ئەگەر بەردەوام بێ مەترسی بەرفراوان بوونی لێ دەکەوێتەوە ڕەنگە نەخواستە ببێتە شەڕێکی جیهانیش بۆیە ئەمە وەکو بژاردەی یەکەم تاکو ئێستا ئەوەی کە ئاسۆیەک هەیە بۆ لە یەک نزیکردنەوەی هەردوو لە ئەمە یەکە لە ڕێگای ئەو پاکێزەی پاکستان خستوێتە بەردەست ئەوەی کە ئێمەش دەیبینین لە ڕاگەیاندنەکانەوە سەرۆکی ئەمریکایە هەڕەشەی کردووە و داوای خۆ بەدەستەوەدانی لایەنی ئێرانی دەکات داوای پەسەندکردنی مەرجەکانی دەکات ئەگەر نا بە پێچەوانەوە باز لەوە دەکاتن ئێمە لە هەنگاوی یەکەممان ژێرخانی وزە و هەموو ئەوانەی پرد و بەڵێ ئەوانە لە ناو دەبین ئەوە وەکو هەنگاوی یەکەمی داناوە و پاشان بەرەو قۆناغی مەترسیدا تریش دەسێت لە بەرامبەردا لایەنی ئێرانیش بە هەمان شێوە وەڵامی خۆی ناردووە بۆیان دەڵێن لە بەرامبەر هەر هەنگاوێکی لەم شێوەتان هەمان هەنگاو دەگرینە بەرامبەر بە دۆست و یارەکانتان و بە هەمان شێوە ئەمەش ناوچەکە دەپێچین و بردومانی دەکەین بۆیە ئێمە هیواداری نەگاتە ئەم بارودۆخە چونکە هەموو جیهان بە چڕی چاوەڕێی ئاشتەوایی لە نێوان هەردوو لا دەکاتن ئێمە چاوەڕێین بزانین لەو بەیانی کە هێشتا کات ماوە ئەم لایەنانەی کە لەسەر هێڵن دەتوانن بگەنە چه ئاسۆیەک بۆ نزیکردنەوەی ئەم دوو لایەنەی شەڕ. باشە دکتۆر ئەگەر لە گریمانی ئەوەی ئێستا لە نێو خۆیاندا کاڵی گفتوگۆکان هیچ ئەنجامێک بەدەست نەهاو پێت وایە ترامپ کاتەکە درێژ بکاتەوە یان بەڕاستی دیسبەی کۆتاییە بێ بۆ ئێران وەکو ترامپ هێڵێ؟ خۆی ڕەنگە ئەگەر هیچ ئەنجامێکی لێ نەکەوێتەوە ئەوەی کە ترامپ دەیڵێ جێبەجێ دەکاتن لە ترامپ چی دەوێتن لە کاتی ئێستادا ترامپ ئەوەی کە خۆی بڕیاری داوە جێبەجێ بکە ئەگەر لایەنی ئێرانی نەچێتە سەر هێڵ بارودۆخی ئێران لەوەی کە ئێستا هەیە ژێرخان و سەرخانەکەی بە تەواوی ڕەنگە دکتۆرم ڕۆشتی سەیری ئەوت بۆ نمونەڵێ لەوانەیە هەر سبەی شەو کۆتایی بە ئێران بینین خۆی ئەو وا دەڵێ ئەخر کۆتایی پێێنانە کەسیە یان ئەڵێ من بازرگانم پێم خۆشە ئەگەر ڕئی من وەرەگرن من پێم خۆشە دەست بەسەر نەوتی ئێراندا بگرین خۆی ئەو لە مێژە چاوی لەوەیە کە نەوتی ئێران دەستی بەسەردا بگرێ ئەمە خەونێکی 40 ساڵ لەمەوبەرەتی و ئێستاشی لەگەڵدا بێ چاوپێکەوتن و دیمانەکانی ماوە کە هەمیشە بە سەرسامیەوە باسی ناوچە نەوتیەکانی ئێرانی کردووە ڕەنگە ئەم جەنگەیە بەشێک بێ لەو پرۆسەیە ئێستا سەر لە نوێ نەخشەی جیهان داڕشتنەوەی بۆ بکرێت و داگیرکاری دووبارە هەیمەنەتی خۆیان زلهێزەکان بەسەر جیهاندا بسەپێنەوە ڕەنگەوە بەشێک لەو پرۆسەیە بێ کە ترامپ بۆ خۆی پێشتر باسی لێوە کرد بەڵام بە ئاسانی ناچێتە سەر چونکە ئەمە لایەنێک هەیە بەرگری لە خۆی دەکاتن و توندیش و بە توندیش بەرگری دەکات چونکە لایەنی وڵاتی ئێران لە کاتی ئێستادا زیانی زۆری پێکەوتەوە بەڵام بەرگری زۆر بەهێزیش دەکات و ئەو بەرگریەی لایەنی ئێرانی هەروای کردووە ئەمریکا ڕۆژ بە ڕۆژ زیاتر تونتر بێتن بەڵام لە بەرامبەردا ئەوش خۆی بەدەستەوە نەداوە و بە تونتریش وەڵامی دەداتەوە بۆیە ئەگەر ئەمریکا لەم دوو ڕۆژەی داهاتوو ئێران نەچێتە ژێرباری خواستەکانی ڕەنگە گورزی زۆر کوشندە لە ئێران بۆشێنێ و دوای بە کۆتایی هێنانی گورزەکە و ئەمریکا لە ناوچەکە بکشێتەوە بۆچی چونکە ئەو پێی وایە بەو گورزانەی کە لێی دەداتن ئەمە ساڵانێکی یەکجار دوور و درێژی دەوێتن کە ئێران بتوانێت دووبارە خۆی بنیاد بنێتەوە چونکە ئەمە وا دەکاتن ژێرخان و سەرخانی ئەم وڵاتە ئیتر کاول بکاتن بۆیە ئەم وڵاتە پێویستی بە کاتێکی زۆر دەبێت هەر ئەگەر ئێوە ئەوڕۆ گوێبیستی پەیامەکەی بووبن دەڵێ ئێمە ئیتر بۆ گەلانی ئێرانی بەجێ دێڵین ئیتر کاتی ئەوان هاتووە خۆیان بڕژێنە سەر شقام و ڕاپەڕی بکەن و ئەو ڕژێمە بگۆڕن یعنی کەواتە بڕۆن شەڕی چەکداری بەڵام هەر دوێنێ ژووتی ئەمە ئاوا ئێران بەجێ ناهێڵین ئەو گوتی ئێرانیەکان بەجێ ناهێڵن مەبەستی خەڵکی ئێرانە یعنی ئەو نەک ئەوها ئێران یعنی ئەو گوتی ئێمە گەلانی ئێرانی بەجێ نایڵین واتە ئێوە بڕۆن ئێستا نۆرەی ئێوە هاتووە فەرمون لە ناوە خۆدا ڕاپەڕن و بڕۆن شەڕی خۆتان بکەن ئایا ئەمە بۆ گەلانی ئێرانی دەستی سەر لە کاتی ئێستادا کە ئامادە نینە بۆ پرۆسەیەکی لەم شێوەیە
بەڵام بۆیە ئەوەی کە ترامپ بۆ خۆی بڕیاری لێداوە ڕەنگە گورزی زۆر کوشندە باشێنێت گومانی شتێدانە کە لایەنی ئێرانیش دەستوەستان ناوەستی. باشە دکتۆر ینی پرسیارەکان گریمانەیەن چونکە هەتا ئێستا هیچ دیار نییە. ئەگەر سبەی ئێران ڕازی بێت و لەگەڵ ئەمریکا بە جۆرێک لە جۆرەکان دانوستان بێ ڕێکەوتن بێ بگەنە سەیغەیەک باشە پلانی دواتری ئەمریکا چییە بێ بۆ دووسبەی چی ڕۆیە؟ هیچ بیانوێکی بەدەستەوە نامێنێ ئەوەی کە ئەمریکا لە ئێرانی دەوێتن دوو خاڵی زۆر گرنگە یەکەم پێشتر ئەوە یەکیان ئەمریکا بۆ خۆی زیادی کرد بۆ خۆی یعنی چەکێکی زۆر بەهێزیدا بەدەست ئێران ئەوش گەروی هورمزە بەڵام ئەوەی کە ئەمریکا بە خەونی ئەوە هاتووە ناوچەکە لە ئێرانیدا و ئەمەی کە نەیهێڵێ لە ژێر دەستی ئێران و دەری بێنە مەسلەی یۆرانیۆمەکە و نەگەیشتن بوو بە بۆمبی ناوەچی ئێران لەسەر ئەم دوو خاڵە دانوستان بکات و ئامادە بێ ڕادستی خۆی لەم بابەتە بباتە دەرەوە و ڕادستی ئەمریکای بکاتن گومانی تێدانی ئەمریکا ناچار دەبێت لە ناوچەکە بکشێتەوە و ئیتر هیچ بیانوێکی بەدەستەوە نامێنێت ئەمریکا ئەماکات نەک لە ناوچەکە واتە شەڕەکەی لە ئێران بەڵێ خۆ ئێرانی داگیر نەکردووە هەر لەو ناوچەیە هەیە کە دەمێنێتەوە و ئیتر ڕەنگە مەسەڵەن واز و پەلاماری ئێران نەداتەوە جارێشتر بەڵام ئێرانیش لەوە دڵنیا نییە بۆیە ئاسان ناچێتە ژێرباری خواستەکانی ئەمریکا لەبەرەوەی چونە ژێرخواستی ئەمریکا ئەو هیچ دڵنیاییەک نییە لەوەی کە ئایا ئەمریکا وازی لێ دەهێنێ لە ئەمڕۆ لەگەڵی ڕێکەوێ بەیانی وازی لێ دەهێنێ بۆیە ئەمریکاش گرنتی دەوێتن نەک لە خودی ئەمریکا چووکە بڕای بە ئەمریکانیە بەڵێ ئێران بەڵکو گرنتی لەلایەنی نێودەوڵەتی دەوێت ئەو داوا دەکاتن هەر ڕێکەوتنێک بکرێ کە لە دەخاڵەکەش ئاماژەی پێداوە ئێمە لەگەڵ ئەمریکا ڕێکەوتن ناکەین ئێمە دەبێت وڵاتانی جیهان نەتەوە یەکگرتوەکان بێنە سەرهێڵ بۆ ئەوەی زمانەتی نێودەوڵەتی هەبێت جارێشتر ئەمریکا پەلامەرمان ناداتەوە بۆی ئەمە کەمێک ئەگەر خواست هەبێت لەلایەنی هەردوو لاوە ڕەنگە خاڵەکان هەندێک دەستکاری بکەن و بگەونێ یەکتریش چونکە ئێرانیش خواستی هەیە شەڕەکە ڕابوەستێتن ئەمە دڵنیاین لەوەی کە ئەم شەڕە لایەنی ئێرانیش پێی خۆش نییە بەردەوام بێ بەڵام نەک بە مەرجەکانی ئەمریکا ڕازی بێ ئەی کێ پێی خۆشە بەردەوام بێ ئەو وڵاتانەی کە سوودیان بینیوە لە بەردەوامبوونی شەڕەکە لە کاتی ئێستادا باز لەوە دەکرێت زۆرترین قازانج ئەو وڵاتانێک کە لە ئەنجامی هەڵگیرسانی ئەم جەنگە کوردیانە وڵاتی چینە بە وڵاتی رووسیاش گومانی تێدانێ رووسیا سوودمەندی یەکەمە لەو جەنگە چونکە هەموو ئەو تیشکەی کە لەسەر جەنگی ئۆکرانیا و رووسیا بوو لە ماوەی ڕابردوودا ئێستا ئۆکرانیا بۆتە بابەتی لاوەچی و خودی ئەمریکا لە جەنجی ئۆکرانیا کشاوەتەوە لە ئەمەش وەکو تۆڵە سندنەوەیەکە لە وڵاتانی ئەوروپی کە پشتیوانیان نەکردووە لەم جەنگەی کە ئێستا هەڵی گیرساندووە بۆیە ئێستا رووسیا زۆر دەستی کراوەتەوە و وڵاتی ئۆکرانیا وڵاتێک نییە بتوانێت خۆی بەرامبەر بە رووسیا ڕابگرێ و ئەمە بۆیە سوودمەندی یەکەمە لەو جەنگە و لایەنی چینیش گومانی تێدانە بۆ چین سوودمەند بووە لەبەر ئەوەی ئەوان چێبڕچێک یەکجار بەهێزیان لەگەڵ ئەمریکا هەیە و زۆریشیان پێخۆشە ئەمریکا لەم جەنگەی بەردەوام بێ چونکە توانە سەربازیەکانی خەریکە بەرەو لاوازبوون دەڕوە و تواناکانی خۆشی ئەمریکا لە زۆر دەریاکانی نزیک چین ئەوەی کە لە تایوانە لە دەریا باسیفیکە هەمووی کشاندۆتەوە هاتووت هێناوەتە ئێرە توانای سەربازێک بۆیە ئەم گەمارودانە سەربازەی کە بە درێژایی 50-70 ساڵی ڕابردوو لە دەوری دەریای چین و ئەمانە داینابوو ئێستا لەوێت چۆلی کردەوە بۆیە چینیش پشوێکی باشی وەرگرتووە و پێش خۆش ئەم جەنگە بەردەوامی هەبێت باشە دکتۆر باسی ئەکتەرێکی سەرەکی ئەم شەڕەمان نەکردم شەو کە ئەویش ئیسرائیلە ئیسرائیل ڕازیە بێ بە دەمەرجی ئێران لەلایەک پاس دەمەرجی ئەمریکا لەلایەک ینی کۆی کەرەوە 25 مەرجە ئیسرائیل هەڵوێستی چییە؟ خۆی ئیسرائیل لێرە ئیسرائیل ڕاستە جەنگەکە لە پێناو ئیسرائیل هەڵگیرساوە بەڵام ئیسرائیل لایەنی سەرەکی شەڕەکە نییە ئیسرائیل لە پاڵ ئەمریکایە ئیسرائیل پێی ناخۆشە ئەمریکا لەگەڵ ئێران بچێتە ئاشتەوایی و ئاشتەوایی بکە چونکە ئەم لایەنە ئەم ئاشتەوایی کە هەوڵی بۆ دەدرێت یاخود ئاگربەستە زیاتر ئەمریکایە ئەگەر چی کەسێک لە ناو دانوستانەکە وە خودی لەلایەن لۆبی ئیسرائیلیەوە لۆبی سەهیۆنیەوە پشتیوانی دەکرێت ئەویش زاواکەی دۆناڵد ترامپە بەڵام لەگەڵ ئەوەشدا لایەنی ئیسرائیلی لە هەموو ئەو ڕێککەوتنانە بەدەر نابێ کە ئەمریکا لەگەڵ ئێران دەیکا و گومانیشی تێدانە ئەمریکا هەرگیز ڕێککەوتنێک لەگەڵ ئێران ناکە کە دژی ئیسرائیل بێ واتە هەرچی بکاتن گرنتیەک و زەمانەتێکی دەوێت بۆ لایەنی ئیسرائیلی بۆیە ئیسرائیل دەزانێت پشتی قایمە بە وڵاتی ئەمریکا دەزانێت ئەمریکا هیچ شتێک ناکاتن دژی ئەوان بێت دژی بەرژەوەندەکانیان بێ
و لێرەش بەڵێ ڕۆلی لە بەرچاو ناگیرێت چونکە ئێران ئامادە نابێ هەرگیز لەگەڵ وان دانیشێ لە ڕێگای ئەمریکاوە ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیلیش دەکات. زۆر سپاس دەکەم دکتۆر لزار ماندوومان کردی ئەم شەویش زۆر بەخێر بێت شۆڤەکاری تایبەتی کوردستان 24 دەستخۆش. زۆر سپاس.